کورد و ئەرمان ئاشبوونەوە لە پەراوێزی کۆنفرەنسی ئاشتیدا. لە 22 ئازاری 1990دا جەنەرال شەریف پاشا بیرخەرەوەیەکی لە ژێرناوی یادداشتێ دەربارەی خواستەکانی گەلی کووردە بە ئەنجومەنی بەرزی کۆنفرەنسی ئاشتی لە پاریس. لەم یادداشتەدا مێژووی کورد و سنووری جوگرافی کوردستان و خواستەکانی و پەیوەندی لەگەڵ ئەرمەن ڕوونکرابووە. مەسلەی ئەرمەنیەکان لە دوولەوە بوو بۆ جێگەی گرنگی پێدانی دەوڵەتانی ئەوروپی. یەکێکیان وەکو گەلێکی مەسیحی کە چەند قەرن بە چەوساوەیی دیری دەسەڵاتی دەوڵەتێکی ئیسلامی زۆردار بوو. دووەمیان کوشتاری بە کۆمەڵی ناڕەوای سەدان هەزار کەسی ئەم گەلە و دەربەدەربوونی پاژماوەکەی. خواستەکانی ئەوان و هی کورد بەهۆی پێکەوە ژیانی دوور و درێژ لە ناوچێکی هاوبەشدا و دوایتر کوشتاری بە کۆمەڵی یەکتری ئاڵا حەمیدەکانی کورد دژی ئەرمەنی و تیپە چەکدارەکانی ئەرمەنی دژی کورد جۆرێ لە ناکۆکی قۆڵی دروست کردبوو کە بێ دۆزینەوەی چارێک بۆ ئەوە دژوار بوو خواستەکانی ئەم دوو گەلە بە تایبەتی هی کورد بێتە دی. تاوانی کوشتاری بە کۆمەڵی ئەرمەنی لە ئەوروپا دەنجێکی گەورەی دابووە. ئەگەرچی ئەمە ڕاستەوخۆ لەژێر سەرپەرشتی تەڵعەت پاشا وەزیری کاروباری ناوی تورکیادا ئەنجام درابوو، بەڵام چونکە ئاڵا حەمیدەکان تێیدا بەشدار بووبوون، تورکێویست ئەم تاوانە بخاتە پاڵ گەلی کورد بۆ ئەوەی ناوی بزڕێنێ و وەکو گەلێکی درڕندەی دواکەوتوو بیخاتە بەرچاوی جیهان. تۆفیق پاشا کە چەند جارێ وەزیر و ماوەیەک سەفیری تورکیا بوو لە بەریتانیا، دوا بە دوای ڕاگررتنی جەنگ لە لەندەن گوتبووی ئەوانەی ئەرمەنیان کوشت کورد بوون. تورک و حکوومەتی تورکیا لەو کارە بەرین. ئەگەر پێویستیەکانی جەنگ و خەریکبوونی بە شەڕەوە نەبوایە، حکوومەت ئەیتوانی نەهێڵێ ئەو کارە ڕووبدات و تاوانبارە ڕاستەقینەکانی سزا ئەدا. کورد نەخۆی هۆی ڕاگەیاندنی هەبووە نەدا و دەستگای دیبلۆماسی کە بتوانێت ئەم کارە لەسەر خۆی لابا و تاوانباری ڕاستەقینە لە لای ڕایگشتی جیهان ئاشکرا بکە. گەلێ لە کۆڕ و کۆمەڵەکانی دنیا ئەمەیان بەسەر کووردا هێنا. لەو سەردەمەدا دوو شایەتی بێگانەکەیەکیان خودی ئەرمەنیەکان و ئەوی تریان ئەفسەرێکی ئینگلیز بوو نەختێ لە هەوری ئەم پروپاگەندەیەیان ڕەواندەوە. دەستەی نوێنەرایەتی ئەرمەن بە سەرۆکایەتی بۆ غوزنوبار پاشا لە حوزەیرانی 1970دا بیرخەرەوەیەکیان دەربارەی مەسەلەی ئەرمان بە هەموو گەورە پیاوانی دنیادا. لەوێدا ئۆباڵی هەموو ئەو کوێرەوەری بەسەر گەلی ئەرمەنی هاتووە خراوەتە گەردنی سوڵتان عەبدولحەمید و کاربەدەستانی تری تورک. هەروەها میجەر نوئێل لەو راپۆرتەدا کە دوای گەشتە درێژەکەی بە کوردستانی تورکیادا دەربارەی مەسەلەی کورد نووسیبووی، شایەتی ئەدا کە ئۆباڵی ئەو تاوانە لە ئەستوی کاربەدەستانی تورکدایە نەگهی کورد، بەڵکو کورد ئەوەندەی لە دەستی هاتووە هەوڵی ڕزگارکردنی گیانی ئەرمەنی ڕاونراوی داوە. سەرکردەکانی بزوتنەوەی کورد گرنگی ڕێکەوتنیان لەگەڵ گەلی ئەرمەنیە زانی. یەکەمیان لەبەر ئەوەی وەکو دوونەتەوەی دراوسی یەکتری کە ئەبێ ڕێگەی پێکەوە ژیانی بە ئاشتی هەڵببژێرن، دووهەمیان بۆ ئەوەی تێکەڵبوونی خواستە ئەرزیەکانی ئەم دووگەلە نەبێتە بەهانەی پشتگوێخستنی مافەکانیان لەسەر ئاستی گیانی، چونکە کاربەدەستانی دەوڵەتانی ئەوروپی لە هەموو بۆنەیەکدا ئەیانگوتەوە. پاش دانوستانێکی زۆر لە نێوان شەریف پاشا بە نوێنەرایەتی گەلی کورد و بغوزنوبار پاشا بە نوێنەرایەتی گەلی ئەرمەنی و ئۆهانجیان بە نوێنەرایەتی حکوومەتی ئەرمەنی لە قافقاز ڕێکەوتنێکیان ئیمزا کرد کە بۆ زۆر کەس تەنانەت لە کاربەدەستانی دەوڵەتانی ئەوروپیش شتێکی چاوەڕێ نەکراو بوو. ڕێکەوتنەکە بەم جۆری لای خوارێ لە هەردوو لاوە نێردرا بۆ سەرۆکی کۆنفرەنسی ئاشتی پاریس 20 تشرینی 1990 جەنابی سەرۆک. بەختیارین بەوەی وێنەیەکی ئەو نامەیەتان بدەینێ کە بۆ کۆنفرەنسی ئاشتی نووسراوە و لەلایەن ئێمەوە نوێنەرایەتی یەکگرتووی ئەرمەنی و نوێنەرایەتی کورد لە کۆنفرەنسی ئاشتیدا ئیمزا کراوە. بەڕێستان ئەبینن بە پێچەوانەی قسەی دوژمنەکانمان کە ئەڵێن ئەرمەنی و کورد ناتوان پێکەوە بە ئاشتی بژین، پەیمانی ئاشتیمان بەز لە بەرتیشتی بەدیهاتنی ئامانجانەتەوەیەکانماندا کە پێوانەی پاشە ڕۆژە، تکایە ڕێزی بێ ئەندازەمان قوبوڵ بکەن. سەرۆکی نوێنەرایەتی کورد لە کۆنفرەنسی ئاشتی شەریف، سەرۆکی نوێنەرایەتی نەتەوەی ئەرمان بۆ غوزنوبار. ئەمەش تێکستی ڕێکەوتنی پەیمانی ئاشتی هەردوو نوێنەرایەتی. 12 شەقامی سەرۆک ویلسن، پاریس 20 تشرینی 1990 نوێنەرایەتی یەکگرتووی ئەرمەن. ئێمە ئەوانەی لە خوارێ ئیمزامان کردووە نوێنەرانی گەلانی ئەرمەن و کورد ئەو شەرەفەمان پێ بڕاوە کۆنفرەنسی ئاشتی ئاگادار بکەین کە هەردوو گەلەکانی ئێمە هەمان بەرژەوەندیان هەیە و بۆ هەمان ئامانج تێکۆشن، پێی بە ئازادی و سربەخۆیی خۆیان ئەبەن بە تایبەتی بۆ ئەرمەن و ڕزگاریان لە دەسەڵاتی سەختی حکوومەتی عوسمانی واتە ڕزگاریان لە ئیتیحاد و تەرەقی. ئێمە هەمومان پێگاتین لەسەر ئەوەی داوا لە کۆنفرەنسی ئاشتی بکەین بەپی سەرەتای نەتەوەکان بڕیاری دامەزراندنی ئەرمینیا یەکگرتووی سربەخۆ و کوردستانی سربەخۆ بدات بە یارمەتیەکێ لە دەوڵەتە گەورەکان. شەریف سەرۆکی نوێنەرایەتی کورد بۆ کۆنفرەنسی ئاشتی، بۆ غوزنوبار سەرۆکی نوێنەرایەتی نەتەوەی ئەرمان، ئۆهانجیان سەرۆکی کاتی نوێنەرایەتی کۆماری ئەرمەن،
ئەمە سەرکەوتنێکی گەورە بوو هەڵوێستی نوێنەرانی هەردوو گەلی لە کۆنفرەنسی ئاشتیدا و لە ناو دەوڵەتاندا بەهێز کرد. هاوپەیمانەکان بەخۆشی و ئەم هەواڵەیان وەرگر بە تایبەتی بریتانیا. چێرزن ئاگاداری مەندووبی سامی کرد لە ئەستەمۆڵ کە هانی ئەمە بدات. بابی عالی هەروەها جوڵانەوەی کەمالی کە لە ڕۆژهەڵاتی ئەنەدۆڵدا لە پەرەسەندندا بوو ئەم هەنگاویان پێناخۆش بوو. بە هاندانی مستەفا کەمال و لە ژێرگوشاری لایەنگرەکانیدا چەندین بروسکەی ناڕەزایی لەلایەن سەرانی خێڵەکانی کوردەوە بە تایبەتی ئەوانەی لە تاوانی کوشتاری ئەرمەنیدا بەشدار بوون لە کوردستانەوە دژی نوێنەرایەتی شەریف پاشا و ڕێکەوتنی ئەرمەنی کورد نێردرا بۆ کۆنفرەنسی ئاشتی و بابی عالی. دانوستانی سیاسی، تێکچوونی ریزەکانی کورد. جەمعیەتی تەعالی کوردستان کە هاوزەمان لەگەڵ ئەو چالاکیە گەرمەی لە مەیدانی پەیوەندی ناودەوڵەتاندا ئەینوان ڕێگەیەکی تریشی گرت بوو، ڕێگەی گفتوگۆ و دانوستانی سیاسی لەگەڵ بابی عالی بۆ دۆزینەوەی چارەیەک بۆ گیرروگرفتی نەتەوەی کورد. دوای ڕاگررتنی جەنگ کورد تەنیانەتەوەی گەورە بوو لە ژێردەستی حکوومەتی تورکدا مابوو. ئەویست هەرچۆنێ بێ ئەویش لە دەست نەدا. بە تایبەتی لەو کاتەدا سەرکردەکانی کورد کەوتبوونە خەباتێکی سیاسی بەتین بۆ بەدیهێنانی ئامانجەکانی بزوتنەوەی کورد. زەمینەی دەولیش تا ڕادەیەک بۆ ئەوە لەبار بوو. بابی عالی ئەویست مەسەلەی کورد تەدوین نەبێ بچێتە ناو کۆڕ و کۆمەڵە گیانەکانەوە، بەڵکو هەوڵی ئەدا وەکو مەسەلەیەکی ناوخۆی تورکیا بمێنێتەوە. بۆ ئەنجامدانی ئەم سیاسەتە کەوتە مناوەرە. ڕۆژنامەکانی تورکیا وتاری بە سۆزیان ئەنووسی لەسەر پێویستیەکێتی هەردوو گەلی موسڵمان و ئەو کوێرەوەری بەسەر هەردووکیان دێ ئەگەر کورد لە دەوڵەتی عوسمانی جیاب بێتەوە. بابی عالی کەوتە هەوڵدان بۆ نزیک خستنەوەی هەندێک لە سەرکردەکانی کورد لە خۆی و لەو پایی بەرزی پێسپاردن. لە یەکی حوزەیرانی 1990دا بابی عالی دەستێکی لە سەرکردەکانی جەمعیەتی تەعالی کوردستان بانگ کرد بۆ دانوستانی سیاسی لەگەڵ هەیئەتی وەزارەتی عوسمانی لەلایەن کوردەوە سید عەبدولقادری شەمزینی، ئەمین عالی بەدرخان، موراد بەدرخان، لەلایەن بابی عالیەوە شەیخ الئیسلام ئیبراهیم ئەفەندی حەیدەری، ئەحمەد عەبوق پاشا وەزیری ئیشغال، عەونی پاشا وەزیری حەربیە لە دانوستاندا بەشدار بوون. لە پاش چەند کۆبوونەوەی هاوبەش بابی عالی بەڵێنی بەدەستەی نوێنەرایەتی کووردا: یەک، ئۆتۆنۆمی بدرێ بە کوردستان بەو مەرجەی لە جامیعەی عوسمانیدا بمێنێتەوە. دوو، ڕێوشوێنی کاریگەردا بنرێ بۆ ڕاگەیاندنی ئەم سەربەخۆییە، دەست بەجێ دەست بکرێ بە جێبەجێکردنی. لە کاتی سەردانی سەدری عەزام فەرید پاشا و وەزیری کاروباری دەرەوە تۆفیق پاشا بۆ پاریس، شەریف پاشا بەپێی بۆچوونەکانی سەرکردایەتی جەمعیەت زنجیرەیە گفتوگۆی لەگەڵ کردن و هەمان بەڵێنەکانی پێشویان بۆ ئەویش دووبارە کردەوە. دواخستنی جێبەجێکردنی ئەم گفتانە لەلایەن وەزارەتی فەرید پاشاوە دەستی پێکردنی وەزارەتەکەی دوای ئەویش بێ ئەوەی هەنگاوی جێبەجێکردنی بنرێ هەل لە سەرەتاوە گومانی لە ڕاستی نیازی کاربەدەستانی تورک لە دڵی سەرکردەکانی کووردا بە تایبەتی لە دڵی سید عەبدولقادرا دروست کرد. سەرکردەکانی کورد لایەن وابوو مەبەستی بابی عالی تەفرەدانی کووردە نەک دابینکردنی مافەکانی، چونکە لەو کاتەدا تا ئەهات مەترسی بزوتنەوەی کەمالەکان زیادیە کرد. پێویستی حکوومەتی ئەستەمبۆڵیش بە پشتیوانی کورد زیادیە کرد. گفتوگۆی جەمعیەتی تەعالی کوردستان لەگەڵ بابی عالی بۆ سەلماندنی مافی ئۆتۆنۆمی کوردستان لە چوارچێوەی جامیعەی عوسمانیدا ناکۆچی لە ڕیزی سەرکردایەتی جوڵانەوەی کووردا دروست کرد. سەرکردەکانی بزوتنەوەی کورد بۆچوونیان بۆ جۆری چارەسەرکردنی گیرروگرفتی کورد جیاواز بوو. هەندێکیان بە ئۆتۆنۆمی کوردستان لە چوارچێوەی جامیعەی عوسمانیدا ڕازی نەبوون. ئەیانویست کوردستان سەربەخۆیە ئۆتۆنۆم بێ، جیاواز بێ لە دەوڵەتی عوسمانی و لەلایەن دەوڵەتێکی ئەوروپایی گەورەوە یارمەتی بدرێ. هەروەها بۆچوونیان بۆ جۆری هەڵوێز لە تورک جیاواز بوو. هەندێکیان لایەن وابوو کە ئەبێ کەڵکی تەواو لە لاوازبوونی حکوومەتی تورک وەربگیرێ بۆ ئەوەی کورد خواستە نەتەوەیەکانی خۆی بسەپێنێ و بە یەکجاری لەم دەوڵەتە زۆردارە جیاب بێتەوە. بۆ ئەوەش هەموو ڕێگەیەکی سیاسی، دیپلۆماسی، چەکداری بگیرێ. کەچی هەندێکی تریان لایەن وابوو کە ئەبێ کورد لەو تنگانەیەدا گیرروگرفت بۆ تورک دروست نەکا و یارمەتیان بدەن بۆ ئەوەی خۆیان لەو کوێرەوەریە ڕزگار بکەن. جیاوازی بۆچوونە سیاسیەکان تێکەڵاو بوو لەگەڵ جیاوازی دەستکەوتی تایبەتی و خێڵەکی و ناوچەیی و بوو بەهۆی جیابوونەوەی چەند کەسێ لە سەرکردەکانی جەمعیەتی تەعالی کوردستان و دروستکردنی چەند ڕێکخراوی سیاسی نوێ. ئەمین عالی بەدرخان جەمعیەتی تەشکیلاتی ئیجتیماعی دروست کرد. مەمدوح سەلیم و هاوڕێکانی پارتی دیموکراتی کوردیان پێگێنا. ئەحمەد سورەیا بەدرخان لە قاهیرە حیزبی ئیستیقلالی کوردستانی دامەزراند. ئەمانە هەریەکە خۆی بەجیا لەوی تر کەوتە پەیوەندی لەگەڵ دەوڵەتان و کۆڕەجیانیەکان. بابی عالی سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا لە تێکدانی ڕیزەکانی سەرکردایەتی بزوتنەوەی نەتەوەی کووردا، بەڵێنەکانیشی هەرگیز نەهێنایەتی. سەرکردایەتی بزوتنەوەی کورد ئەستەمبوڵی کردبووە مەڵبەندی چالاکیەکانی، گرنگیەکی تایبەتی نەدابوو بە کوردستان. کوردستانی شیمالی بوو بە مەڵبەندی خۆڕێخستنەوەی کەمالیەکان.
تەقەلاکەی شێخ مەحموود لە سلێمانی سەری نەگرت. کوردستانی جنوبی کەوتبووە ژێر دەسەڵاتی بریتانیا و بەشی خواروی ڕۆژئاوای کوردستان کەوتبووە ژێر دەسەڵاتی فەڕەنسیەوە. لە بەشی سەروی ڕۆژهەڵاتی کوردستان سمکۆ خاوەندە سەڵات بوو. جەمعیەت و ڕێکخراوەکانی تر هەرچەندە هەوڵیاندا لەق لە کوردستان بکەنەوە، بەڵام ئەو هەوڵانە لە ئاستی پێویستیەکانی ئەو کاتەی بزوتنەوەی کوردانە بوو. جەمعیەتی تەعالی کوردستان لە هەڵسەنگاندنی ڕووداوەکاندا ئەبێت تووشی ژوور هەڵسەنگاندنی سەڵتەنەتی عوسمانی و ژێر هەڵسەنگاندنی بزوتنەوەی کەمالی بووبێ. بایەخی زۆری دابوو بە خەلیفە و بابی عالی کەچی مستەفا کەمال و بزوتنەوەی کەمالی پشتگوێ خست بوو. نەک هەر هەوڵی نەدا هیچ جۆرە لێگەیشتن و گفتوگویەکی لەگەڵ دروست بکە، بەڵکو ئەوەندەی بۆی بکرایە دوژمنایەتیە کرد. سەرکردایەتی کورد لە سەرەتاوە گرێوی لەسەر حکوومەتێکی دۆڕاوی بێپاشە ڕۆژ کرده بوو. جەمعیەتی تەعالی کوردستان تەرکیزی کردبووە سەر کاری دیبلۆماسی، بە تایبەتی نووسینی یاداش بۆ کاربەدەستانی هاوپەیمانەکان و پەیوەندی و گفتوگۆ لەگەڵ ئەوان پشت ئەستور بە پرەنسیپەکانی سەرۆک ویلسن و کاربەدەستانی بریتانی و فەڕەنسی. بە هیوای ئەوە بوو ئەوان ئازادی بە کورد بدەن بێ ئەوەی خۆی مشورێکی ڕاستەقینەی سازدانی سیاسی و چەکداری خەڵکی کوردستان بخوا. کوردستانی بەجێ هێشت بوو بۆ مستەفا کەمال پاشا لەوێەوە هێزە چەکدارەکانی نوێ کردەوە و دا و دەستگا دەوڵەتیەکانی ڕێخستەوە و ڕێوشوێنی هێشتنەوەی کوردستانی لە ژێردەستی تورکیا و ڕێوشوێنی دەستگرتنەوەی بەسەر سەرانسەری تورکیادا دانا. سەرکردایەتی بزوتنەوەی کورد جگە لە بەڵێنی هاوپەیمانەکان پشتیوانێکی جەماوەری فراوان، ڕێکخراوێکی سیاسی بدە و دا و دەستگایەکی دیبلۆماسی بەکار یا دامەزراوێکی چەکداری نەبوو تا بتوانێت لە پاڵ تەقەلای دیبلۆماسیدا بۆ بەدەستهێنانی دانپیانانی دەولی بە مافی نەتەوەی کووردا تەقەلای سیاسی و چەکداری جێبەجێکردنی بدا لە کوردستاندا. سەید عەبدولقادر لە یەکێ لە دیدەنیەکانیدا دان بەمەدانێ کە ئەگەر هاوپەیمانەکان هێزی تەواو تەرخان نەکەن بۆ جێبەجێکردنی بەندەکانی پەیمانی ئاشتی دەربارەی مافی نەتەوەی کورد، ئەوە کورد تووشی هەلومەرجێکی دژوارە بێ. جەمعیەت هەروەکو ئەوانەی نەبوو و تەرکیزی کردبووە سەرکاری دیبلۆماسی، نەیتوانی دەستگایکی دیبلۆماسی هەمیشەی دروست بکە بۆ ئەوەی بێپسڕان شوێن خواستەکانی گەلی کورد بکەوێ لای ڕێکخراوە جیهانیەکان و دەوڵەتە هەزلەکانی ئەوروپا. ڕێخۆشکردنی پێگاتن، کۆبوونەوەی سانڕیمۆ. کێشەیەکی دژوار کە لەو ماوەیەدا لەسەری ڕێکەوتن دابەشکردنی نەوتی کوردستان بوو. بەر لە هەڵگیرسانی جەنگ حکوومەتی تورکیا ئیمتیازی دەرێنانی نەوتی کوردستانی دابوو بە کۆمپانیای نەوتی تورک کە لە سەدا 75 سەرمایەکەی بریتانی و لە سەدا 25 ئەڵمانی بوو. لە دوای هەڵگیرسانی جەنگ بریتانیا دەستی بەسەر بەشەکەی ئەڵمانیاشدا گرت بوو. لە کانونی یەکەمی 1970دا لەو سەردانەدا کە کلیمانسۆ بۆلەندنی کرد، لەگەڵ لوی جۆرج ڕێکەوت ویلایەتی مووسڵ لە ناوچەی نفوزی فەڕەنسیەوە بگوێزرێتەوە ناوچەی نفوزی بەریتانی بەرامبەر گوێزانەوەی ویلایەتی سووریا لە ناوچەی نفوزی بەریتانی و تەرخانکردنی بەشێ لە نەوتی کوردستان بۆ فەڕەنسا. کلیمانسۆ کاتی ئەم سەودایی کرد نرخی نەوتی کوردستانی نەزانی بوو. لە 18 نیسانی 1990دا برینگەر لە باتی فەڕەنسا و والتەر لۆنگ لە باتی بریتانیا ڕێکەوتنێکیان ئیمزا کرد دەربارەی دابەشکردنەوەی نەوتی کوردستان. بەپێی ئەم ڕێکەوتنە لە سەدا 25 واتا بەشەکەی ئەڵمان کە ئینگلیز دەستی بەسەراگرت بوو درایە فەڕەنسا. فەڕەنسا ئەبوو ڕێگەبدا لە ئێران و میزۆپۆتامیاوە بە پایبلاین یاخود بە ڕێگەی ئاسنین لە ناوچەکانی ژێرمانداتی فەڕەنسیەوە نەوت بۆ سەر دەریای سپی ناوەڕاست بگوێزرێتەوە. لە 24 نیسانی 1920دا کۆنفرەنسی ئاشتی لە سانڕیمۆ کۆبووە بۆ دۆزینەوەی چارێکی ناوەنجی لە نێوان سەرەتای مافی داگیرکردنی وڵاتان حەقەلفەتح کە دەوڵەتانی ئەوروپی پەیڕەویان ئەکرد و لە ڕێکەوتنە نهێنیەکانی سەردەمی جەنگدا گونجان ببیان و سەرەتای مافی ئازادی بڕیاردانی چارەنووسی گەلان کە سەرۆک ویلسن لە ڕاگەیاندنەکەی سەردەمی جەنگدا گفتیدا بوو و لە کۆبوونەوەکانی پاریسدا پێی لەسەر داهاگرت. بۆ بەلاداخستنی ئەم ناکۆچیە سەرەتایەکی نوێیان هێنایەکایەوە. ویلسنی سەرۆکۆماری ئەمریکاش پەسەندی کرد. ئەویش سەرەتای ماندات بوو کە جۆرێ لە بەڕێوەبردن بوو بۆ ئەو وڵاتانی لەسەر زەمینی دەوڵەتی عوسمانی دابڕان و بۆ ئەو مستەعمەرانی لە ئەڵمانیا ئەسێنرانەوە. ئەم سەرەتایە لە بەندی 22هەمی پەیمانی کۆمەڵی گەلاندا چەسپێنرا. بەهانەی داهێنانی ماندات ئەوە بوو هێشتا ئەو گەلانە نەگەیشتونەتە قۆناغێکی پێشکەوتوی ئەوتۆ بەبێ یارمەتی دەوڵەتێکی گەورە مانداتۆر بتوانن خۆیان بەڕێوە بن. ئەبێ دەوڵەتی مانداتۆر یارمەتی ماندات بدا بۆ ئەوەی بۆ پێشەوە بچێ تا بگاتە ڕادەی ئەوەی لێوەشانەوەی بەڕێوەبردنی خۆی و سربەخۆیی پەیدا بکە. لە ڕاستیدا ماندات جۆرێ بوو لە گونجاندنی سەرەتای مافی داگیرکردن، بەڵام لە ژێرناوێکی ترە. ئەمریکاش لە سەرەتادا دژی داگیرکردنی ئیمپریالیستی سەرزەمینی دابڕاوی عوسمانی بوو، بەڵام بەم سەرەتایە ڕازی بوو.
و لەبەر گیرروگرفتی ناوخۆی بە شوێنەی لە کۆبوونەوەکانی کۆنفرەنسی ئاشتی ئەکشایەوە بەرەو گەڕانەوە بۆ گۆشەگیری دێرینە لە سیاسەتی دەرەوەیدا. لە کۆبوونەوەکانی سان ڕیمۆدا چەند کێشەیەکی گرنگ بەلاداخران. سەلماندنی سەرەتای ماندات ڕێگەی تەخت کرد بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنە نهێنیەکانی سەردەمی جەنگ لەسەر دابەشکردنی دەستکەوتەکان پێگاتن. ویلایەتەکانی لوبنان، دیمەشق، حەڵاب، ئەسکەندەرونە خرانە ژێر مانداتی فەڕەنسی و ویلایەتەکانی مووسڵ، بەغدا، بەسرا، فەڵەستین خرانە ژێر مانداتی بەریتانیەوە. ئەگەرچی ئەم بڕیارە ناڕەزایی زۆری لە وڵاتانی عەرەبیدا دروست کرد، بەڵام بەکردەوە بەردی بناغەی دامەزرانی چەند دەوڵەتێکی عەرەبی دانا کە ئەبوو لە پاشە ڕۆژە سەربەخۆ بن. هەروەها ئاواتی سەهیۆنەکانیشی هێنایدی چونکە دانانی فەڵەستین لە ژێر مانداتی بەریتانیدا بەکردەوە بەڵێنەکەی بیلفۆری جێبەجێ کرد. پەیمانی سیڤەر دابەشکردنەوەی نەوتی کوردستان و دابەشکردنی ئەرزە داگیرکراوەکانی دەوڵەتی عوسمانی زۆر لە ناکۆچەکانی نێوان دەوڵەتە سەرکەوتوەکانی جەنگی بەلاداخست و ڕێتەخت کرد بۆ ئەوی کۆبوونەوەکانیان ئیتر بە ئەنجام بگا. لە دەی ئابی 1920دا هاوپەیمانەکان لەلایەک و حکوومەتی عوسمانی لەلایەکی ترەوە پەیمانی سیڤەریان ئیمزا کرد. بە جۆری ئەم پەیمانە تورکیا چوە ژێرباری گفت و بەڵێنی زۆر قورسەوە، وەکو لینچۆفسکی کورتی کردوتەوە: یەک بڕیاری ئەرزی، ئەلف ئەرزە عەرەبیەکان، هەموو ئەرزە عەرەبیەکانی لێبسێنرێتەوە، حیجاز ببێتە دەوڵەتێکی سەربەخۆ، سووریا، فەڵەستین، میزۆپۆتامیا لە ژێردەستی دەربهێنرێ و چارەنووسیان بە دەوڵەتانی گەورە بسپێررێ. بە تورکیای ئەوروپی تراسی ڕۆژهەڵات تا خەتی شاتلها، هەروەها تراسی ڕۆژئاوا بدرێتە یۆنان، بەم پێ ئەستەمۆڵ ئەکەوتە 30 کیلۆمەتری سنووری یۆنانەوە. جیم ئیزمیر و جزیرەکانی ئیجا شاری ئیزمیر و دەوروبەری بۆ ماوەی 5 ساڵ بسپێردرێ بە یۆنان، دوای ئەو ماوەیە بۆ ئەوەی بەیەکجاری بخرێتە سەری پرس بە بیرۆڕای گشتی دانیشتوان کرێ. جزیرەکانی ئێمبریس و تەنەدۆز بخرێنە سەر یۆنان، جزیرەکانی دوودکانز و جزیرەی استراتیجی ڕۆدێنز بدرێنە ئیتالیا. دال ئەرمینیا سربەخۆی ئەرمینیا دانی پێدا بنرێ و جیاکردنەوەی سنووری هەردوو دەوڵەت بە حکوومەتی وێلسان بسپێردرێ. ها کوردستان لە بەشی سێمی پەیمانی سیڤەردا 3 بەند بۆ کورد بەم جۆرەی لای خوارەوە تەرخان کرابوو. بەندی 62 کۆمیسیۆنێک کە لە ئەستەمبۆل لە 3 ئەندام و لەلایەن دەوڵەتەکانی بریتانیا و فەڕەنسا و ئیتالیاوە دانرابێت لە دوامێژووی بەجێهێنانی ئەم پەیمانە بە 6 مانگ موختاریەتێکی ناوچەی ئامادە ئەکا بۆ ئەو جێگانە کە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی فورات و جنوبی غەربی سنوورێک کە لە دواییدا ئەکێشێت بۆ ئەرمەنستان و شیمالی سنوورێک کە تورکیا لە سووریا و میزۆپۆتامیا جێ ئەکاتەوە و نەژادی کوردی تیازاڵەبێ. بەپێی تعلیماتێکە لەو بەندەدا دراوە لە کاتێکا کە لەلایەن هەندێ مەسائلەوە لە ئارادا پێگاتن سەر نەگرێت، ئەندامەکانی کۆمیسیۆن هەریەکە ئەبێ دەنگ لە حکوومەتی خۆی بجێڕێتەوە. ئەم جۆرە پێگاتنە پێویستە ڕێبدا بە دەرخستنی ئەوە کە نەژادەکەمەکانی قەومی و مەزەبی وەکو نەستوریەکان و ئەوانی تر کە لەم هەرێمەدا ئەژین بە تەواوی دڵنیابن کە لە ژێرباڵی ئەمینی و پارێزگاری دابن. بۆ ئەم مەبەستە کۆمیسیۆنێک لە ئەندامانی بریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و ئێران و کورد ئەگەڕێت بۆ پشکنین و بڕیاردانی ڕاستکردنەوەی کە ئەگەر پێویست بوو بکرێت لەو سنوورانەدا کە بەپی ئەم پەیمانە بۆ تورکیا دانراوە و ئەنووسێت بە سنووری ئێرانەوە. بەندی 63 حکوومەتی عوسمانی لەم سەعاتەوە گفتەدا کە لە مێژووی ڕاستپێری و پێوتن بەخۆی تا 3 مانگ بەڵێنی بەجێهێنانی ئەو بڕیارانە بدا کە لەلایەن ئەو کۆمیسیۆنەوە ڕائەسپێرێت کە لە بەندی 62 سەرەوەدا باسکرا. بەندی 64 ئەگەر لە ماوەی ساڵێک دوای مێژووی دەستپێکران بە بەجێهێنانی ئەم پەیمانە لەو هەرێمانەدا کە لە بەندی 62 ناوبراوە، قەومی کورد مراجعەت بە کۆمەڵی ئەقوام بکەن و تیان بگێنن کە بەشی زۆری کوردە دانیشتوانەکانی ئەم هەرێمە ئەیانەوێت لە تورکیا جیا ببنەوە و سەربەخۆ بن، و لە حاڵێکا کە کۆمەڵی ئەقوام لەو باوەڕەدا بێ کە کوردەکان هەڵدەگرن سەربەخۆیان بدرێتێ و ڕاستپێری ئەمە بکە، تورکیا هەر لە ئێستەوە بەڵێنەدا بەم ڕاستپێریە و بەدانی ئیستیقلال بە قەومی کورد و بە دەزەڵگرتن لە هەموو حقوق و تەقالیدێکی کە بەسەر ئەم هەرێمانەوە هەیەتی. ئەم هاتنە خوارەوەی حکوومەتی عوسمانی لە حقوق و تەقالیدی خۆی بە دوور و درێژی لە گفتوگۆیەکی تایبەتیدا و لە بینی هێزی سوێنخۆرەکان و تورکیادا بازەکرێ. دوایەم هاتنە خوارەوەیەش کە باسکرا هیچ جۆرە بەرهەڵستێک ناخرێتە پێشەوە بەرامبەر بە مەیلی کوردەکانی ویلایەتی مووسڵ لەلایەن خستنی بەشی کوردستانی مووسڵ بۆ سەر کوردستانی تورکیا و ئەو حکوومەتی کوردە کە لی دروستەکرێ. بوغازەکان و ئەستەمۆڵ بوغازەکان بخرێنە ژێر سەرپەرشتی دەولیەوە و ناوچەکانی دەور و پشتی چەک بکرێن. ئەستەمبۆل لەژێر دەسەڵاتی تورکیدا بمێنێتەوە. 2 تەحدیدی سیادەی تورکی. ئەلف کەمکردنەوەی ئۆردوی تورک بکرێتە 50,000 کەس
سەربازگێڕی هەڵبۆشێتەوە، ئەندازەی چەکی دیاری بکرێ، بخرێتە بن چاودێری پشکنەری هاوپەیمانان یا دەوڵەتانی بێلایەن. ئوستوڵ نابێت لە ئەندازەیەکی دیاریکراو تێبپەڕێ. هاوپەیمانەکان کۆمیسیۆنێدا ئەنێن بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارانە. بڕیاری دارایی تورکیا بخرێتە بن چاودێری کۆمیسیۆنێکی تێکەڵاو لە نوێنەرانی بریتانیا و فەڕەنسا و ئیتالیا کە دەسەڵاتی تەواوی هەبێ بۆ کۆنتڕۆڵی قەرزی نیشتیمانی، بودجێ حکوومەت، دراو، قەرزی دەوڵەتی، ئیمتیازات، گومرگ و باجی ناڕاستەوخۆ. جیم کاپیتۆلاسیۆن سەرڕایمانەوەی ڕژێمی کاپیتۆلاسیۆن هەندێ بەندی نوێ قورسی بخرێتە سەر. دال کەمایەتیەکان ماف و ئیمتیازاتی کەمەنەتەوەی و دینیەکان بە تایبەتی ئەرمەن، یۆنانی، ئاسووری، کلدانی، کورد و بەگشتی مەسیحەکان بسەلمێنێ. هاوزەمان لەگەڵ پەیمانی سیڤەر ڕێکەوتنێکی سێقۆڵی لە نێوان بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا کرا و تورکیای دابەش ئەکرد بەسەر ناوچەی نفوزی فەڕەنسی و ئیتالیدا. پەیمانی سیڤەر تورکیای ئەکردە دەوڵەتێکی بچووکی خاوەن سەربەخۆیەکی ناتەواوی بەستراوە. کەمالیەکان لەو کاتەدا کە پەیمانی سیڤەری تێدا بەسرا ببوونە هێزێکی گەورە، دەستیان بەسەر چەند ویلایەتی ئەنادۆڵدا گرتبوو. هەر لە سەرەتاوە ئەو دەستەی نوێنەرایەتی حکوومەتی ئەستەمبوڵیە کرد، ئەمان قبوڵیان نەبوو. لەبەر ئەوە پەیمانی سیڤەریان ڕەت کردەوە، بەڵکو کردیانە کەرەسەیەکی باش بۆ هاندانی نەتەوەی تورک و سازدانی بۆ جەنگی سەربەخۆیی. دەرچوونی رووسیا لە جەنگ هەلێکی گەورەی بۆمانی تورکیا ڕێخست، چونکە هاوپەیمانەکان کەیانویست باڵقەی ناسینی دەوڵەتانی سەرکەوتوو گەماروی تورکیای تێکشکاو بدەن بۆ ئەوەی مەرجەکانی خۆیانی بەسەرا بسەپێنن، دوای شۆڕشی ئۆکتۆبەر ویستەکەیان نەئەتوانرا بە تەواوی بێتە دی. هاوپەیمانان ئەیانتوانی ویستەکانی خۆیان لە ئەستەمبۆڵ، بوغازەکان، ویلایەتە عەرەبیەکان، بەشی خواروی ئەنەدۆڵ کە لە ژێردەستی خۆیاندا بوون بسەپێنن. بەڵام ناوەڕاستی ئەنەدۆڵ و خواروی ڕۆژهەڵاتی ئازاد بوون لە گوشاری دەرەکی. لە باتی رووسیا قەیسەری دوژمنی دێرینەی تورکیا، یەکێتی سۆڤێتی شۆڕژگەڕی دوژمنی سەرسەختی دەوڵەتانی ئیمپریالیستی جێگەی گرتبووەوە کە دەستی لە هەموو دەستکەوتەکانی خۆی لە تورکیا و ئێران هەڵگرت بوو. هاوکاری تورکیای کەمالیە کرد. مستەفا کەمال لەوێوە کەوتە خۆ ئامادەکردن و لەوێوە پەیمانی سیڤەری پوچ کردەوە.